بەڵێ لەسەر شەڕی غەزە و کاریگەریەکانی لەسەر ناوچەکە من لە غەزەوە میوانێکم هەیە سابت لامور شۆڤەکاری سیاسی بەڕێز لامور ساڵێک بەسەر هەڵگیرسانی شەڕی حەماس و ئیسرائیل لە ناوچەکە دەست پێیەکات ئەکرێت ئێوە وێنەیەکی گشتیمان لەسەر بارودۆخی ناوچەکە بدەنێ؟ بەڵێ سلااو لە ئێوە بینەرانی کوردستان 24 زۆر سوپاس تێپەڕینی ساڵێک بەسەر ڕەشەکوژی و کوشتنی خەڵکی غەزە و ئەوەی کە زیاتر لە 42,000 قوربانی کوژراوی لێکەوتوێتەوە جگە لە خەڵکی ئاوارە و نزیکەی 100,000 کەسی دیکەش بریندارن تاکو ئەم ساتەش تاوانەکان بەردەوامن و ئەوەی دەریش دەکەوێت ئەوەیە بەڕاستی ئێمە بە هیچ شێوێک لە شێوەکان لە وەستاندنی شەڕ نزیکنین و لەوەش نزیکنین ڕێکەوتنێکی گۆڕینەوەی دیرەکان ئەنجام بدرێت ئەگەری هەرە گەورە ئەوەیە کە پەرسەندەکان زیاتر دەبن بە تایبەتی لە لوبنان چاوەڕە دەکرێت گۆڕپانەکە فراوانتر ببێت تەنانەت نەتەوە یەکگرتوەکانیش دەڵێن کە ئیسرائیل پابندی یاسا نێودەوڵەتیەکان نەبووە و ئیسرائیل تەنانەت گۆتیرێزیشی لە ئیسرائیل قەدەغە کردو لەوەی سەردانی ئەو وڵاتە بکات کەواتە هەموو شتێک پێمان دەڵێت ژەنگەکە فراوانتر دەبێت لەسەر ئاستی مرۆیی بارودۆخی غەزە تا بڵێ خراپە ژێرخانی غەزە بە تەواوی وێران بووە نەخۆشخانە و قوتابخانەکان بە تەواوی لە کارکەوتون هەندێک پارێزگا شتێکیان تێدا نەماوە تەنانەت قوتابخانە و نەخۆشخانە و مزگەوتێکیشیان تێدا نەماوە جگە لەوەش نزیکەی 2 ملیۆن کەس ئێستا لە دەرەوەی ماڵەکانی خۆیانن ئاوارن بەشێکیان لە نێو خێمەکاندا دەژین و زستانیشیان لە بەردەمدایە کە زستانێکی زۆر سادە زۆر باشە نەتەوە یەکگرتوەکان و هەنێک لە وڵاتانی زلهێز ڕۆڵیان چی بووە بۆ وەستاندنی ئەم کارە ساتە مرۆییە کە وەک ئێوە باسێک نەتەوە یەکگرتوەکان ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی تەواوی ئەو دامودەستگان نێودەوڵەتیانە ئامانجی بنەڕەتیان یاخود دروستکردنیان لە بنەڕەتەوە بەرقەرارکردنی ئاسایشی نێونەتەوەییە بەڵێ پێم وا بێت لەگەڵ بەڕێز لامور کێشەیەک لە هێڵەکەمان هەیە وەک ئەو باسیەکات کە ئێستا لە ڕووی بوونیەی ژێرخانەوە غەزە بە تەواوی وێران بووە خەڵکەکەی لە بارودۆخێکی مرۆیی خراپ داژێن و دیارە میوانەکەم گەڕایەوە ئەکرێت بەردەوامبی لە قسەکانی بەڕێز لامور هەڵەیەک هەبوو پچڕانێک هەبوو لە پەیوەندیەکانمان فەرموون بەڵێ وەکو ئاماژەم پێکرد ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی نەتەوەیەکگرتوەکان هەمویان لە بەردەم تاقیکردنەوەیەکدان چونکە ڕەنگە 2000 ئەمانەش بەڕاستی متمارەی خۆیان لە دەست بدەن و هیچ ئامانجێک لە بوونیان نەمێنێتەوە کاتێک بارودۆخ زیاتر بەرەو پێشەوە بچێت و ڕوبەڕووبوونەوەیەکی گەورەتر دروست ببێت ئێمە باسی ئەوە دەکەین کە لە لوبنان زیاتر لە 2000 کەس کوژراوە و ئەو هەموو خەڵکە 1000 و یاخود نزیکەی 40,000 کەس زیاتر لە تەواوی ناوچەکەدا کوژراوە کەواتە ئەمە شەڕێکی نوێی جیهانیە بە درێژایی ساڵێک بەردەوام بووە نەتەوە یەکگرتوەکان و ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی نەیانتوانی بەڕاستی کارێکی ئەوتۆ بکەن نەکات تەنیا نەیانتوانیوە هاریکاری با بڵێن لەوەدا بکەن کە شەڕ بەستێن بەڵکو نەیانتوانیوە هاریکاری مرۆیش بە خەڵکی غەزە بگەێنن کەواتە ئێمە لە بەڕاستی لە دۆخێکی شێتی و وێرانکاری و سووتانکاریدان ئەمە شتێکە بەڕاستی لەسەر ئاستی جیهان قبولکراو نییە ڕاجای سیاسی هەر هەیە لە هەموو شوێنێک شتێکی باوە بەڵام ڕەشەکوژی کۆمەڵکوژی کوشتنی گەنج و پیر و منداڵ ئەمە پێویستی بە دەسوەردانی دەست بەجێ لەلایەن نەتەوەیەکگرتوەکان و ئەنجومەنی ئاسایش و وڵاتە گەورەکانی ناوچەکە تەنانەت وڵاتە دراوسێکان و دۆستانی واشنتن و ئەو وڵاتانە چونکە واشنتن ئەوە خۆی شەڕ بە ناوچەکە دەدات وەتە هێزی شەڕ و چەک بە ئیسرائیل دەدات و پارەی زیاتر بە ئیسرائیل دەدات بۆ ئیسرائیل لە ئۆپەراسیۆن و کوشتن بەردەوام بێت کەواتە ئەمە لێکەوتەی زۆر مەترسیداری دەبێت لەسەر ئاستی گشتی ڕای جیهانی
و چۆن لە واشنگتن و ئیسرائیل دەڕواندێت و متمانە بەو ڕێکخراوانە چۆنە. زۆر باشە لە ڕووی مرۆییەوە باست لەوەکە کە ڕەوشی دانیشتوانی غەزە زۆر خراپە، خەڵچێکی زۆر لەو ناوچەیە ئاوارە بوون بە تایبەتیش یعنی سەرچاوەی خۆراک و ئەمانە زۆر کەم بووەتەوە لەوێ. ئەمەوێ پرسیاری ئەوە بکەم ئێمە بەرە وەرزی زستانە ڕۆین، ئەگەرم باردۆخە بەم شێوازە بەردەوام بێت چیتر ڕۆدا؟ ئەگەر بێت و ئێمە بکەوینە زستانەوە تاوانێکی گەورەتر دەبینین، چونکە ئیسرائیل لە شەڕی کوشتنی ڕاستەوخۆ و لە هەڵدانی بۆمبەوە دەست بە بابنین کوشتنی ناڕاستەوخۆ دەکات بەوەی کە ئەو خەڵکە بەو شێوازە جێ دەهێڵێت بەبێ نان و ئاو، بەبێ ماڵ و بەبێ پێخەفێک و بەبێ هیچ پێداویستێکی ژیان. ئەمە کوشتێکی ناڕاستەوخۆیە. ئەوانەی کە پەناگەیەکیان نەبێت، خواردنێکیان نەبێت بیخۆن، خواردنێکی تەندروست، ئاوێک نەبێ بیخۆنەوە، شتێک نەبێت خۆیانی پێدا پۆشن. بەو گەمارەوەی کە ئێستا لەسەر کەرتی غەزە کراوە، ئیسرائیل ڕێگری لەوەش دەکات کە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان خێمە بێنن، خێمەی زستانی بۆ خەڵکە بدەن، یانیش بەرگێک بۆ ئەو خێمانە دابن. ئەمە چ گەردەلوولێکە بەڕاستی ئەمە چبارە دۆخێکە. ئەندێشەی ئەوە بکەن کە خەڵکانێک بەو زستانە تۆ لە نێو خێمەیەکدا بیت، ڕووپۆشێکت نەبێ، پەردەیەکت نەبێ، بەڵام لە پڕ باو بۆران و باران ڕوو تێ بکات و بەو سەرمایە لەو ناوچانەدا بمێنیتەوە. ئەمە کوشتنێکی نەڕاستەوخۆی بەواتای وشە تاوانێکی دیکە لە تاوانەکانی ئیسرائیل کە پێداگرە لەسەر ئەوەی بیکات لە کەرتی غەزەدا. بەڕاستی وشەیەک نییە وەسفی ئەم بابەتە بکات. تەنانەت مزگەوتەکان کە شوێنی خواپەرستشن ئەوان شتێکی لەو شێوازیان تێدا نەهێشتوتەوە. ڕێگری لەوە دەکات خەڵک بچێتە نێو مزگەوتەکان بمێنێتەوە یا خۆ تەنانەت پەرستش بکات. ئەمە سادەترین مافی مرۆڤەکانە لە پەیماننامە نێودەوڵەتیەکاندا. ئیسرائیل هیچ شتێکی نەهێشتوتەوە لەما ئەو ساڵەدا بەرامبەر خەڵکی غەزە نەیکردوێت. ئەوە پێدەنێنە ساڵی دووەمەوە تاوانی بێوێنە، تاوانی بێهاوشێوە لەو ناوچەیە ئەنجامی داوە لە بۆمب، لە موشک، لە وێرانکاری گشتگیر وە جگە لەوەش ئەو کوشتنە ناڕاستەوخۆیە. زۆر باشە. بەڕێز لامور لە سەرەتای هەڵگیرسانی ئەم شەڕەوە پێشبینیەوە کرا کە ئەم شەڕە لە ڕۆی مەیدانیەوە فراوان بێت، ناوچەکانی دیکە بگرێتەوە، وەکەوەی ئێستا بینین لوبنانی گرتوێتەوە. بەڵام شەڕی لابەلا لە میحوەرەکانی ترەوە بەرامبەر بە ئیسرائیل هەیە. لە عێراقەوە موشەکی ئاڕاستەیەکرێت، لە یەمەنەوە موشەکی ئاڕاستەیەکرێت، لە ئێرانەوە موشەکی ئاڕاستەیەکرێت. ئەمە فراوانبوونی ئەم شەڕە تا چەند زەختی لەسەر فەڵەستینیەکان کەم کردوێتەوە لە ناو خودی فەڵەستینە بە تایبەتی لە غەزە. پێم وانێ بە هیچ شێوازێک فشاری لەسەر غەزەیەکان کەم کردبێتەوە، بەڵام دەتوانین بڵین ئەو بەردەوامی ئیسرائیل هەیبوو کەمی کردوێتەوە، چونکە بەشێک لەو هێزە سەربازیانەی ئیسرائیل ئێستا ڕویان لە باکووری فەڵەستین و باشووری لوبنان کردووە. ئەمانە لەوێ خەریکی ئۆپەراسیۆنی زەوینین و لەوێ هەوڵ دەدەن دزە بکەنە نێو خاکی لوبنان و غەزە لە یەکادا. بەڵام لەوە تێکە بابەتەکان بەم شێوازە ئێستا لێ هاتوون بە تایبەتی لە بەرەی لوبنانی ئۆپەراسیۆنەکان لە کەرتی غەزە بە شێوازێکی دیکەنەوە تا بردومانی ئاسمانی بەردەوامە، بەڵام ئەو بەردەوامی جارانی نییە. هەرچەندە پشتیوانیەکی معنەوی هەیە، بەڵام 2000 غەزەیەکان جێهێڵراون و گەلێکیش لە لوبنان و لە عێراق و لە ناوچەکانی دیکە لە ئێران و لە وڵاتانی دیکە هەیە پشتیوانن بۆ ئەوان لەگەڵیان دەوەستن، بە تایبەتیش کە لە فەڵەستین بەڕاستی غەزەیەکان و فەڵەستینیەکان بێهیوا کراون لایەن ئەمریکا، نەتەوەیەگرتوەکان و لە تەواوی وڵاتانی ناوچەکە بەگشتی خەڵکی غەزەیان بێهیوا کرد و پشتیان تێکردن. بەڵام ناتانیاهۆ پێداگرە لەسەرەوەی لە کۆمەڵکوژی بەردەوام بێت و دەیەوێت کاشتەکان بەم شێوازە هەیە بەردەوام بن و دەیەوێت کە حەزی خۆی لە کوشتار تێر بکات و ئێستا ڕوو بکاتە لوبنان. ئێمە پێمان وایە ئەوەی لە لوبنان ڕوودەدا زۆر مەترسیدارترە و ڕەنگە بەرەی دیکەی لێ بکەوێت. باشە. سابت لامور شرۆڤەکاری سیاسی لە غەزەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ بەڕێستان.